ئێمە وەک دەستەی نوێنەرانی خۆبەخشی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان کە ژمارەمان نزیکەی 10,000 خۆبەخشە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی وە لە ئەخلاقی پیشەییمانەوە و بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ناجێگیری ئابووری هەرێم و هەبوونی ئەو قەیرانانە یەک لە دوای یەکانە کە ڕوبەڕووی حکوومەت کراونەتەوە بۆ ماوەی 10 ساڵ لەسەر ئەرچی خۆمان بە خۆبەخشی بەبێ موچە و بەبێ هەژمارکردنی ساڵانی خزمەتمان بەردەوام دڵسۆزانە خزمەتی هاونیشتیمانیانمان دەکەین. قوربانی زۆرماندا بە لە دەستدانی چەندین هاوڕێ و هاوپیشەمان لە سەردەمی کۆڕۆنا هەروەها کات و تەمەن و ژیانی خۆمان داوە بەم پیشەیە ڕەزامەندی بفەرمونون لەسەر دامەزراندنمان وەکو پاداشتێک لە بەرامبەر ئەو ئەرک و ماندووبوونەی کە چەندین ساڵە دەیکەین. داواکاری خۆبەخشانی تەندروستین بریتین لەم چەند خاڵەی خوارەوە. یەکەمیان دامەزراندنی سەرجەم کارمەندانی کەرتی تەندروستی بە شێوەی هەمیشەیی. دووەم هەژمارکردنی ساڵانی خزمەت کە چەندین خۆبەخشمان هەیە زیاتر لە ماوەی 10 ساڵە خۆبەخشە و هەڵوەشاندنەوەی یاسای خۆبەخشی و ڕێگری لەوەی بکرێت کە چیتر خۆبەخشی زیاد نەکرێت